خوشک و برادیندارەکان، میوانانی ماڵی پەروەردگار، مامۆستایان و فێرخوازانی قەدرگران، بەخێر بێن بۆ ئاهەنگی ڕێزلێنان و بەخشینی خەڵات بەسەر فێرخوازانی بنکەی ئیمامی حەمزە بۆ فێربوونی قورئانی پیرۆز بەسەرپەرشتی مامۆستا و شێخی پایەبەرزمان مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا. سەرەتا و دەستپێک بە خوێندنی چەند ئایەتێک لە قورئانی پیرۆز دەست پێکەین. أعوذ بالله من الشيطان الرجيم. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون واعتصموا بحبل الله جميعا ولا تفرقوا واذكروا نعمة الله عليكم إذ كنتم أعداء فألف بين قلوبكم فأصبحتم بنعمته إخوانا وكنتم على شفا حفرة من النار فأنقذكم منها كذلك يبين الله لكم آياته لعلكم تهتدون. ولتكن منكم أمة يدعون إلى الخير ويأمرون بالمعروف وينهون عن المنكر وأولئك هم المفلحون. ولا تكونوا كالذين تفرقوا واختلفوا من بعد ما جاءهم البينات وأولئك لهم عذاب عظيم. صدق الله العظيم. بريس مامۆستا مەلا تارق ڕافەرمێت بۆ پێشکەشکردنی وتەیەک ئوستادیان فەرموو. حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێ پایان بەخوای پەروەردگاری جیهان، درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێن کەوتوانیان تا کۆتا زەمان. یا ڕەبی هەموو لایەکتان بەخێر بێن بەسەر چاوان. ئێوە ئێستا ئامادە بوون لە بۆنەیەکە کە یەکێکە لە گەورەترین بۆنەکان. إن هذا القرآن يهدي للتي هي أقوم. بەڕاستی ئەم قورئانە ڕێنمایی ئینسانەکان ئەکا بۆ جوانترین، چاکترین، باشترین خۆڕەوشتەکان.
ئێمە کە دانیشتوین لە مناسبەیەکە کە تایە ختمی قورئان کراوە کەوابوو ئێمە ڕێز لە قورئان ئەگرین، ئێمە ڕێز لەو کەسانە ئەگرین کە هەڵگری قورئانن. لەبەرچی لەبەرەوەی چونکە ئەوان کەلامی خوایان ختم کردووە، کەلامی خوایان خوێندوتەوە، قەرارە چۆن فێربوون بیخوێننەوە، قەراریشە فێر ببن لێیشی تێبگەن. چونکە قورئان هەدەف لە ناردنی قورئان خوێندنەوەکەی نییە. خۆشەویستەکانم، ئەوە مەسئلەیەکە زۆر زۆر گرنگە بێن بیزانین. هەدەف لە ناردنی قورئان تێگەیشتنە و عمل پێکردنە و ئینذارە لينذر به من كان حيا. کەوابوو ئێمە ئێستا لە پیرۆزترین مەجلیسا دانیشتوین کە بەرز ڕاگرتنی کەلامەکەی خوای پەروەردگار. خوای گەورە جەزای مامۆستا ئەحمەد باتەوە کە بەکارێکی زۆر پیرۆز و مبارەک هەڵساوە کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ خەیرکم من تعلم القرآن وعلمه. لە حەدیثی صحیحە هاتووە باشترین کەس ئەو کەسانن کە قورئان فێرە بن و خەڵکیش فێرەکەن و سەرەتای فێرکردنەکەش خوێندنەوەکەیەتی. ئەوە سەرەتایە، پاشان فێربوونی واتاکانی و لێ تێگەیشتنی و عمل پێکردنی کە ئیتر دوای ئەوە دەست پێکات. جاران لە سەردەمە زێڕینەکانی ئیسلامە مناڵ لە مناڵیەوە لە تەمەنی 8 ساڵان و 9 ساڵان و 10 ساڵانەوە قورئانی هەمووی لەبەرە کرد. دوای ئەوە کە گەورە ئەبووتی ئەگەیشت ئیتر هەوڵێدا لە معناکانی تێبگا. بەداخەوە ئەمڕۆ لە وڵاتی خۆمانە هێشتا وای پێ نەهاتووە. الحەمدولله حرەکەتێک جوولەیەک هەیە، بەڵام هێشتا بەو شێوەیە نییە. ئەبێ مناڵانمان لە 4 ساڵان و 5 ساڵانەوە بنێرینە فێرکردنی قورئان. سیرتان نەیە خۆشەویستەکانم، عەجایبتان نەیە لە قسەکەم کاتی ئەڵێم لە 4 ساڵان و لە 5 ساڵانەوە، بگرە لە 3 ساڵانیشەوە هەر زمان فێرە بێ ئەتوانێتە فێری قورئان بێ. دراسات هەیە کە مناڵ تا 9 ساڵان عەقڵی باش شت وەرەگرێ. ئەگەر ئێمە بتوانین تا 9 ساڵان و 10 ساڵان قورئانیان پێ لەبەرکەین، کارێ زۆر مەزن و گەورەمان کردووە، گەورەترین کارمان کردووە لە ژیانە، گەورەترین هەدیەمان بەو مناڵانەمان بەخشیوە. جا سەنتەرەکان ئەوانەی کە لەو سەنتەری فێرکردنی قورئانانە ئیشەکەن حەقا لە مەرحەلەیەکی پێشووترە دەست پێ بکەن بۆ ئەوەی بتوانن بەو کارە هەڵسێن. دوای ئەوەی کەوا ئەو مناڵە فێری قورئانە بێ بیخوێنێتەوە، ئەمجا ئەبێ هەوڵ بەدا فێر ببێ لە معناکانیشی تێبگا لە مەرحەلەیەکی تەمەنێکی سەروتر. دوای ئەوە هێواش هێواش عەمەلیشی پێ بکە، چونکە وەکو باسمان کرد هەدەف لە ناردنی قورئان عمل پێکردنە. حەدیثێکتان عەرز دەکەم، ئەبوو موسای ئەشعەری بۆمانی گێڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی إن من إجلال الله إكرام ذي الشيبة المسلم وحامل القرآن غير الغالي فيه والجافي عنه وإكرام ذي السلطان المقسط. أم حديث إمام أبو داود يقريتوا وزورك لا علماء حديث أفرمن حديثك حسنا. بەشێک لە ڕێزگرتن لە خوای پەروەردگار. ئێمە هەموو جارێک خوا بە گەورە ڕائەگرین، کاتی ئەڵێن الله ئەکبەر. لە ئیجلالی خوا بەشێک لە گەورە ڕاگرتنی پەروەردگار ئەم سێ خاڵەیە. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەتەوێت خوای پەروەردگار بە گەورە ڕابگری، یەکێک لەم سیانە یان ئەم سیانە جێبەجێ بکە. یەکەمیان ڕێز بگرە لە پیاوی پیر و بەتەمەن، پیاوی ڕیش سپی. ڕێزگرتن لە پیاوی پیر و بەتەمەن ڕێزگرتنە
لە پەروەردگار ڕێزگرتنە لە خوای گەورە هەر کەسێ ڕێز لە پیاوی پیر بگرێ ڕێزی لە خوای پەروەردگار گرتووە پاشان دووهەم ڕێزگرتن لە هەڵگری قورئان ڕێزگرتن لە هەڵگری قورئان ئەوانەی کە قورئانیان خوێندووە و لەبەریانە ڕێزگرتن لیان ڕێزگرتنە لە پەروەردگار جاران پیاوە بەتەمەنەکان ئێمە گەنج بووین تازە فەقێ بووین و پاشان مەلا پیاوە گەورەکان ڕێزیان لێ ئەگرتین کاتی ئێمە شەرم ئەمانی گرت ئەیانوت ئێمە ئەم ڕێزەکە ئەیگرین لەبەر خاتری خودی تۆ نییە ئێمە 3 عمری تۆمان هەیە کابرا 75 ساڵ بوو ئێمە 25 ساڵ بووین ئەی فەرموو ئێمە 3 عمری تۆمان هەیە بەس ئەمە ڕێزگرتنە لەو قورئانەی ها لە ناو دڵی تۆیە ڕێزگرتنە لەو قورئانەی کە لە ناوی دڵی تۆیایە چەند گرنگە خۆشەویستەکانم هەدەفەکە چەند گرنگە ئامانجەکە چەند گرنگە ڕێزگرتن لە هەڵگری قورئان ڕێزگرتنە لە خوای پەروەردگار بەڵام دوو مەرجیداناوە پێغەمبەر صلی الله عليه وسلم کام هەڵگری قورئانە کە شایستەیە ڕێزی لێ بگیرێ کام هەڵگری قورئانە کە شایستەیە ڕێزی لێ بگیرێ ئەفەرمێ غەیری الغالی فیه والجافی عنه ئەو هەڵگرە قورئانەی کە توندڕەو نییە ئەو هەڵگرە قورئانەی کە زیادەڕەویتیان ناکا زانایانمان فەرموویانە زیادەڕەویکردن لە خوێندنەوەی زیادەڕەویکردن لەوەی کەوا یەکێ قورئان بخوێنێت و یەکسەر بخوا ئەوەی غەڵەتە ئەمەی غەڵەتە ئەمەی باش دەرنەکرد ئەو حرفەوانە یعنی زیادەڕەویکردن لە ڕەخنەگرتن لە خەڵکی زیادەڕەویکردن لە عەمەل پێکردنی قورئان خۆی حدودێکیە سنوورێکیە لە سنووری خۆی تێپەڕیت کرد زیادەڕەویت کردووە هەموو جارێ ئەم زیادەڕەویە بۆتە قوڕ بۆ موسڵمانان هەموو جارێک لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا خەریکی دابەشکردنی فەیئی حونەین بوو کابرایەک هەڵساوتی یا محەممەد اعدل فإنك لم تعدل ئەی محەممەد عدالت بە تۆ عدالتت نەکردووە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کێ عدالت بکە ئەگەر خوا و پێغەمبەرەکەی خوا عدالت نەکەن فەرمووی ڕەحمەتی خوا لە موسای برام لەمەش زیاتر ئازار ئەدرا بەڵام سەبرێ گرت کابرایەک هەڵساوە بە پێغەمبەر ئەڵێ پێغەمبەری خوایە ئەڵێ تۆ عدالتت نەکردووە لە دابەشکردنەکە وا ئەزانێ ئەو لە پێغەمبەر باشتری لێ ئەزانێ هەموو جارێک لە سەردەمی ئیمامی عوسمانە ئیمامی عوسمانیان شەهید کرد لە سەردەمی ئیمامی عەلیە ئیمامی عەلییان شەهید کرد هەڵەسان لە کاتی نوێژی جمعە دا ئەپەڕین و ئیمامی عەلییان و تۆ درۆکەی لە کاتی خوتبەی جمعە ئەوان وایە نەزانی لە پێغەمبەر و لە سەحابەکان زاناترن چاکتر لە ئیسلام تێگەیشتون جا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئەوانە سەگی ئاگری جەهەنەمن ئەگەر چی زۆر قورئانیان نەخوێنە حتا بەیانی قورئانیان نەخوێنەوە شەو نوێژیان نەکرد بەڵام پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لەبان سەریان بەرز نابێتەوە یعنی لەبان سەریان بەرز نابێتەوە ئەوانە زیادەڕەون توندڕەون مسلمانان بە کافر ئەزانن جا ئەو هەڵگری قورئانە ئەو با قورئان لە ناو دڵیشا بێ حافظیش بێ ڕیشیشی مترێ درێژ بێ بەوە نییە التزامکردن بە ئیسلام و ئەبێ بە پێی ئەوە بێ کە ئیسلام داوای کردو کە قورئان داوای کردو کە ئەم جا فەرمێ والجافی عنه و ئەوەیش ناکە شلە نە توندڕەوی نە شلڕەوی ئیسلام چۆنە ئاوا ئەم جا سێمیان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ڕێزگرتن لەمانە ڕێزگرتنە لە خوای پەروەردگار ئەفەرمێ و ڕێزگرتن لە کاربەدەستێکی دادپەروەر هەر کاتێ خوا ڕەحم بە ملەتێ بکا و کاربەدەستێکی دادپەروەری هەبێ هەر کەسێ ڕێزی لێ نەگرێ ڕێزی لە خوا نەگرتە هەر کەسێ ڕێزی لێ بگرێ ڕێزی لە خوا گرتووە نیعمەتێکی زۆر گەورەیە بەرابەر ڕێزەکانم کاربەدەستی دادپەروەر بەڕاستی لە هەر ملەتێکە هەبێ ئەبێ بیپارێزن وەکو چاوی خۆیان وەکو گلێنەی چاوی خۆیان بیپارێزن و ڕێزی لێ بگرن و ڕێزگرتن لەو ڕێزگرتنە لە خوای پەروەردگار
داواکارم خوای پەروەردگار بۆ خاتر ناوەجوانەکانی خۆی بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆی دڵمان بە نووری قورئان ڕووناک کاتەوە. خوای تەعالا پاداشتی مامۆستا ئەحمەد و پاداشتی تەلەبە بەڕێزەکانی باتەوە و کەسوکاری تەلەبەکانیش. یەک ملاحەزەیەکی تریش هەیە ئەیخەم بەسەری ئەم خاڵە لە سەردەمی ئیمامی عومەرە ئەو کەسانەی کە قورئانیان ختم بکردایە. بۆ نمونە سورەتی باقەرە ئیمامی عومەر سورەتی باقەرەی لەبەر کرد. ئیمامی عومەر یەک یعنی ئاهەنگێکی گەڕا بە لەفزی ئێستا وتیایە حشتری سەربڕی و دعوەتیەکی ساز کرد و ئەوانە بە مسلمانان. ئەو کەسانەی کە مناڵەکانیان قورئان ئەخوێنن ئەوان ئەبێ پارە بن و دعوەتی بکەن و خەڵق هینکەن، نەک مامۆساکە. ئێستا ئێمە لە من باسی مناڵەکانی خۆمم کردووە، مناڵی زۆرێک لە مسلمانان بنکە زۆرە لە ئەو بنکانەی کە لەوێ دەرسەدەنەوە گشت مانگێک 100,000 هەیانە 200,000 لە خاوەنی مناڵەکە ئەسێنن چونکە دەرسەدەنەوە عەزیەت ئەخۆن ماندوو ئەبن. من ناڵێم ئێوە مەعاش بۆ مامۆستا ئەحمەد ببڕنەوە، بەڵام هیچ نەبێ ئەبێت دیاری بنێ، هیچ نەبێ ئێوە ئاهەنگێ بکڕن یادێک مەسەن نانێک دروستکەن بۆ ئەو خەڵکە کە مناڵەکانتان قورئانی ختم کردووە. ئەو کاتە ڕێزگرتنە لە قورئان نەوەک بڕۆن. من ئێمە طبعا ئەم عادەتە هۆکارەکەی ئێمە بووین، ئێمە دەست پێشخەر بووین لەم عادەتە خراپە، بۆیە خەڵکمان فێر کرد ئێمە هەدیە بۆ مناڵەکان بکەین. وەختی خۆی 800-900 تەلەبەمان دەرسەداوە لە کفری لە سێ مانگەکە، کاتێ تەواویان کرد ئیتر وتمان هەرێکی هەدیە بچووکیان پێدەین، هەیە دەبەیەک بوو، هەیە هەرێکە شتێکمان پیاندا. هەندێک لە کەسوکاری مناڵەکان هاتوون یەقەمانیان کرد لە دوای ئاهەنگەکە، تیان مامۆستا وتم بەڵێ مامۆستا ئەمە چییە داتانە مناڵەکەم؟ من 3 مانگە مناڵەکەم دی ئەخوێنی ئێوە ئەمەتان داوە پێی 3 مانگە ئێمە 10-15 مامۆستا هیلاک بوو ماندوو بوو لەبەر خوا ئەو هاتووە هێشتا ئەڵێ هیچتان پێ نەداوە. یعنی هاسی خەڵکمان چۆن فێر کردووە کابرا دێ قورئان ئەخوێنی ئەوێ پارە وەرگرێ لە جاتی قورئان ئەجر وەرگرێ، مع العلم خۆی ئەبێ ئەو کەسە پارە با مناڵەکەی فێری قورئان کە. خوای گەورە لە گوناحمان خۆش بێ. السلام علیکم خوازای مامۆستا باتەوە بۆ وتەکانی. برا بەڕێزەکانم مامۆستا عەباس پارچە شعرێکمان پێشکەشەکات با فێرمێت ئوستادیان فەرمووی. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله. تمناكم لخوای پەروەردگار ئەم مەجلیسە بەردەوام بێ، ئەم سەفەرە پڕبەرەکەتەیش بۆ جەنابتان و لە حزوری مامۆستا بەڕێزەکانە هەمیشە گەشاو سەرکەوتوو بێ. مسلمانان من وەصفی ئەم کۆڕە پڕبەرەکەتە ئەکەم بەم پارچە شعرە بچووکە، وێ دەکەین خوای تەعالا بیکاتە مای خێر بۆ هەموو لایەکمان. وەصفێک بۆ ئەم چرا داگیرساوەی شارەکەمان. دیارە ئەمە ڕەحمەتی خوای لێ بێ مامۆستا ئەحمەد و هاوڕێکانی چرایەکیان داگرسانەیە مەشغەڵێکیان بەرپا کردێ بۆ تەمای خێری بۆ تەمای خێر و خوشی بۆ هەموو لایەکمان وێ دەکەین بەردەوام بێ. دەست پێ دەکەم بە ناوی خوای خالقی کەون و کائینات کە قورئانی پێبەخشیوین بە جوانی و ئایات بە ئایات. سەڵات و سەلامی بێحەد دابارێ بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئەو سەروەرە جێگای فەخرە بۆ دنیا و بۆ ڕۆژی مەحشەر. ئازیزانی ئامادە بوو لەم شوێن و شەوە پیرۆزە، چاک دەزانن تەنها قورئان مایەی شادی گەلوهۆزە. هەر کەسێ بێتە نێو باخی پڕگوڵ و گوڵزاری قورئان بێزار نابێ لەو هاڵاوی عەتر و گوڵاو و تیرۆزە. ئازیزەکان ئەهلی قورئان خۆشەویستی خودا و خەڵکن، هەمیشە پێشەنگی خێر و مایەی فەڕ و سوود و کەڵکن. کەلامی خوا فێری کردوون دەست و دەم و داوێن پاک بن، بۆیە زەحمەتە هەموو کەس وەکو ئەوان کەسی چاک بن. دۆست و دراوسێی ئەم ماڵ و مزگەوتەی ئیمامی حەمزە، دۆست و دراوسێی ئەم ماڵ و مزگەوتی ئیمامی حەمزە لای ئێوەوە داگیرساوە چرایەک بۆ سەر ئەم ئەرزە. داواکارین خوای تەعالا ڕووناکی و دینداری قورئان، داواکارین خوای تەعالا ڕووناکی و دینداری قورئان چرا هەڵگر سەلامەت کا و ببینین دایم سەربەرزە.
هەتا دەتوانن ببەخشن لە ڕێگای خوا توانا و ماڵتان پەلە بکەن بۆ دینداری پەلە بکەن بۆ دینداری پیا و ژن گەورە و مناڵتان کۆڵ نەدەن و سار نەبنەوە لەم سەفەر و تێکۆشانە با مەجلیس و حەڵقەی قورئان ببێتە دواوێنەی ساڵتان ئالی قورئان کۆمەڵێکن مەجلیسی تایبەتی خوددان خاوەن ڕێزن دەروون پاکن لە زۆربەی ئەم گەلە جودان کە لە ڕۆژی حەشرا هەموو خەڵکی پەرێشان و دڵغەم کە لە ڕۆژی حەشرا هەموو خەڵکی پەرێشان و دڵغەم قورئان خوێنان لە سێبەری عەرشی خوادا لە پشودان وەسەلام عەلەیکم دەوەناکەم لە خوای پەروەردگار چۆن لە ماڵەیە کۆبینێتەوە ئەوە لە بەهەشتا کۆمان بکاتەوە وەسەلام عەلەیکم بارەک الله فیکم خوازجا باتەوە مامۆساییان پارچە شعرە نایەبە برا بەڕێزەکانم چەند ئاەتێک لەلایەن چەند فێرخوازێکەوە ئەخوێنرێتەوە سەرەتاش کاک دیار قادر فەرموو کاک دیار چەند ئاەتێکمان بۆ بخوێنن لە قورئان أعوذ بالله من الشيطان الرجيم واذكر في الكتاب إبراهيم إنه كان صديقا نبيا إذ قال لأبيه يا أبت لم تعبد ما لا يسمع ولا يبصر ولا يغني عنك شيئا يا أبت إني قد جاءني من العلم ما لم يأتك فاتبعني أهدك صراطا سويا يا أبت لا تعبد الشيطان إن الشيطان كان للرحمن عصيا يا أبت إني أخاف أن يمسك عذاب من الرحمن فتكون للشيطان وليا قال أراغب أنت عن آلهتي يا إبراهيم لئن لم تنته لأرجمنك واهجرني مليا قال سلام عليك سأستغفر لك ربي إنه كان بي حفيا وأعتزلكم وما تدعون من دون الله وأدعو ربي عسى ألا أكون بدعاء ربي شقيا فلما اعتزلهم وما يعبدون من دون الله وهبنا له إسحاق ويعقوب وكلا جعلنا نبيا ووهبنا لهم من رحمتنا وجعلنا لهم لسان صدق عليا
خوازای کاکە دیار باتەوە کاک محەممەد ئەحمەد کاک محەممەد فەرموو أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عم يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا خوازە جای کاکە محەممەد باتەوە برا بەڕێزەکانم ئێستا زۆر بەڕێز مامۆستا مەلا حەسەن وتەیەکمان پێشەشەکات با بفەرمێت. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وأصحابه ومن اتبع هداه. السلام ورحمة إخواتان لسر بي برا برزكانم سرتا پیرۆزبایی لەو بەڕێزانەکەم کە ئەمڕۆ ئەم تاجی نورینە لەسەر ئەنێن تاجی ئیجازەی سیلسیلەی ئیجازەی مسلسلی قورئان خوێندن یاخوا پیرۆزیان بێت خوای گەورە موفقیان کە لەمە و دوایش ئەهل بن خوای تعالی استقامة و آخر خیریان پێ ببەخشێ دەستخۆشی لە مامۆستا ئەحمەد دەکەین خوای گەورە موفقی کات کە ئەبینرێ سوپاس بۆ خوا کاتێکی زۆری خۆی داوەتە خزمەتکردنی مزگەوت و قورئان وتنەوە و قورئان خوێندن خوا لێی قبوڵ کە کارێکی مبارەک و گەورەیە. من لە خزمەتتانە ویستم ئەوە عەرز کەم کە قورئان خوێندن زۆر گەورەیە بەڵام لەو گەورەتر عەمەلە بە قورئان کارکردنە بە قورئان چونکە فەرمودەیەک هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ربتان للقرآن والقرآن يلعنه قورئان خوێنی وا هەیە قورئانە خوێنێ هەر قورئانەکە لەعنەت لە خۆیەکە بۆیە تەنها ئەوە حسێب نییە من قورئانێک بکەمەوە و قورئان بخوێنم یا دەنگم خۆش بێ و دەنگ بلەرێنمەوە ئەو سێ کەسەی کە یەکەم جار جەهەنەمیان پێتاو ئەدرێ یەکێکیان قورئان خوێنە یەکەمیان شەهیدە دووەمیان دەوڵەمەنە
دەوڵەمەندێکی بەخشندە، سێمیان قورئان خوێن. خی گەورە بانیەکە ئەفەرمێ لە بیتە من چیم بۆ کردی لە دنیا؟ ئەڵێ بەڵێ یا ڕەبی زۆرت بۆ کردم، زۆر نیعمەتت هەیە بەسەرمەوە. ئەفەرمێ ئەی تۆ چیت کرد؟ ئەڵێ یا ڕەب قورئان مەخوێندەوە لە پێناوی توە، تەنها لەبەر خاتری تۆ. خی تەعالا فەرمێ کەذەبتە بل ليقال قارئ وقد قيل. نا لەبەر من نەبوو، بۆ ئەوە بوو بڵێن ماشەڵڵا چەند جوان قورئان ئەزانێ، مەخرەجەکانی چەند جوانە، لە تەجویدا چەند زیرەکە، چی دەنگی عەجایبی هەیە، چەند جوان ئەزانێ باسی بکە. ڕای کێشن لەسەر دەم بۆ جەهەنەم، خوا پەنامان بدە. بۆیە ئەبێ قورئان خوێن زۆر وریا بێ، ئەبێ جیابێ لە خەڵکانی تر بە ئەخلاقی. براینە مامۆستا سەعید نورسی زانەیەکی گەورەی کوردە، لە تورکیا بووە، لە کوردستانی باکوور بووە. کاتێکە کۆمەڵێ مولحید و بێدین و غەربزەدە انقلابیان کردە سەر سەڵتەنەی خلافەی عوسمانیا، ئیتر مزگەوتەکان زۆربەیان داخست، لیباسی شەرقی مسلمانانە حرام کرا، ئەبێ بە زۆر کلێتەی غەربیان لەسەر کردایە. سەرپۆش مەگەر لە ماڵە، ئافرەت مەمنوع بوو بە سەرپۆشەوە لە ماڵ دەرچێ. لە ساڵی 1924ەوە هەتاوەکو 1950 لە 50 حیزبێک هاتن، حیزبی دیموکراتیان پێوت، تۆزێ دیندار بوون، بڕێ گۆڕانکاریان کرد. دوای ئەوانیش هەر سوپا انقلابی لێ کردن، عەدنان مەندریس و ئەوانیشان ئیعدام کرد. مامۆستا سەعید نورسی وازی لە هەموو شتێک هێنا، فەرمووی ئێستا ئەزمەی ئیمانە، ئەبێ کار بکەین لەسەر ڕزگارکردنی ئیمانی ئەو خەڵکە. مناڵێم لەم زەمانی خۆمانە ئەزمەی ئەخلاقە، ئەزمەی ئەخلاقمانە هەیە. زۆر ڕێز و حورمەتم هەیە بۆ ئێوە، پیاومان هەیە قورئان خوێن، لە ڕیزی یەکی جەماعەتایە، مەعاشی ناحەق ئەخوا، بایعی ناحەق ئەخوا، سوێنی درۆ ئەخوا، بەشی میراتی خوشکەکانی ئەخوا، فەرق لە بەینی کچ و کوڕەکانی ئاکا، لە بیع و شەرا خەڵک هاوارێتی لە دەستی. کەواتە ئێستا ئێمە ئیمان مەنع نییە، دەرگای مزگەوتەکان ماشاڵڵا واڵایە، بڕۆ تەلەبەی قورئان زۆر بەدەیان و بەسەدان، بە فەزلی خواوە ئەو خەڵکانەیش کە لە شارەکانی ترۆ دێن سەردانی کەلار و ڕزگاریەکەن، ئەڵێن وەڵڵا ماشەڵڵا مزگەوتەکانی ئێوە بۆ نوێژە جەماعەتەکان ئاوەدانن، تەلەبەی قورئانی چاکمان هەیە. ئەمە لەخوا بەزیا بێ لایەنێکی چاکە، بەڵام لە بواری عەمەلیە، لە بواری ئەخلاقا ئەزمەمان هەیە. بۆیە پێویستەکان مراجعی ئەو لایەنە بکەین. بینیم مامۆسایەک پۆستێکی کردبوو لەم ڕۆژانە، کۆمەڵێشتی باسە کرد، ئەم قسانت ئەگەر بیست باوەڕی پێمەکە. یەکێکیان ئەگەر وتی ئەمە ئەسڵە نەچێتە عەقڵ تۆ، ئەم شتە ئەسڵیە ئەدەمێ، هەمومان ئەوەمان بینیە لە بازاڕە. ئەگەر وتی باوەڕ بکە مایەکەی خۆیت لێسێنم، زۆر کەم هەیە ڕاست بکە. ئەگەر وتی حسابی براکەی خۆمت بۆ ئەکەم، زۆر دەگمەنە. ئالەم قسانە بەداخەوە ئەبینین. بۆیە من وەسیەتی خۆم و ئەو کاکە بەڕێزانە و هەمومانەکەم کە بگەڕێنەوە خزمەتی ئەخلاقی قورئان. سەحابە کە
کە چوونە خزمەتی دایکە عایشە خەڵکی تازە پێگەیشتوو دوای وەفاتی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان باسی ئەخلاقی پێغەمبەری خوامان بۆ بکە ئەی دایکی ئیمانداران چونکە تۆ زۆر نزیک بووی نزیکترین تەلەبەی ڕەسوول الله بووی صلی الله علیه وسلم فەرمووی قورئانتان نەخوێندووە عەرزیان کرد بەڵێ فەرمووی دەی كان خلقه القرآن علماء فەرمووی كان قرآنا يمشي قورئان بخوێنەرەوە یەکەم نیەتمان پاکەینەوە تەنها لەبەر خوا خەڵک زوو دەنگمانیان لە بیرە چێ خەڵک زوو ڕەنگمانیان لە بیرە چێ بۆ کەسێکی بکە کە لە بیری ناچێ بۆ کەسێکی بکە کە ئەتوانێ پاداشتت بداتەوە یەکەم نیەت پاکی لە هەموو عیبادەتێکە یەکەم ڕوکنی نیەتە یعنی چی نیەت معنای ئەوە نییە کە من نیەتمە 4 ڕکات نوێژی ئەم عیشا ئەەکەم فەرزە لەسرم بۆ خوای تەعالا الله ئەکبەر دڵم ها لە شوێنێ تر وە زمان ئەمێژم نا ئەمە مەطلوب نییە بۆیە هەندێ لە زانایان وتیانە بە زمانیش بیڵێی باشە بۆ ئەوەی زمان و دڵ یەک بگرێ هەموو عولەما ئیجماع هەیە کە نیەت لە دڵا فەرزە ڕوکنە لە دڵا ئەبێ نیەتی ئەو عیبادەتت هەبێ بەڵام بە زمانیش نێڵەی قەیناکە بۆیە دڵ ئامادە بوون خوایە تەنها و تەنها لەبەر خاتری تۆ من ئەم کارە ئەەکەم کاتێک کاچیتە بەردەم مەغسەلەکە ئەچیتە بەردەم شوێن دەستنوێژەکە دائنیشی کە ئاوەکەیتە دەستا یا ڕەب کەس بە زۆر منی نەهاوردە بۆ ئەیرە تەنها مەبەستم ئەوەیە تۆم لێ ڕازی بی خوای پەروەردگار ئەم دەستنوێژە بکەیتە هۆی پاکەرەوەی تاوانەکانم ئەوە نیەتە اینجا لەگەڵ نیەت پاکیەکە ئەخلاق عەمەل وی علەما فەرموون مەرجی نەجات مەرجەکانی قبوڵی عەمەل و سەرفەراز بوون لە دنیا و قیامەتە یەکەم کارەکەت لەبەر خوا بێ دووهەم موافقی شەرع بێ بەو پێی کە یەکەم جێبەجێکاری شەرع محەممەد المستەفا بوو صلی الله عليه وسلم ئابەو شێوە جوانە بی خوای گەورە لە قورئانە وەصفی ئەخلاقی پێغەمبەرەکە صلی الله عليه وسلم وإنك لعلى خلق عظيم حەدیثی صحیحی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمانە فەرمێ گران بەهاترین شت لە کێشانەی ئیماندارە شایەتمانە نە قورئان خوێندنە نە ڕۆژووی سنەت و ڕۆژووی ڕەمەزانە نە أثقل شيء في ميزان العبد المؤمن يوم القيامة حسن الخلق روج جواني برون ميجوب خيرنوا أو رقلة دلاني برامبر إسلام علين إسلام بشم شير بلاو بوتوا راس ناكن قورترين دولتي ئیسلامی لە عالەما ئەمڕۆ کە ژمارەی موسڵمانانی زۆر بێ ئەندۆنیسیایە ژمارەی دانیشتوانی نزیکەی 300 ملیۆن کەسە زیاد لە 300 ملیۆن کەسە هەمووی موسڵمانە تاگو تەرا بوذی تایە بەکەمی گاوری تایە ڕێژەیەکی کەم بەچی ئیسلام گەیشتە ئەندۆنیسیا مالیزیا جنوب شەرقی ئاسیا سین ئەوانە کۆمەڵێ تاجری خواناس ئەڕۆیشتن هەر بە ئەخلاق هەر بە قسە یەک شمشێری ئیسلام نەگەیشتۆتە ئەو مەنتیقان ئێستەیش لە ڕووی ئەخلاقەوە بەرزترین ئەخلاق لای موسڵمانە مالیزی و ئەندۆنیسی و حتا ئەوانەتان کە ڕۆیشتون بۆ حەج و عەمرە دیقەتە دەن ئەو خەڵکانەی لە مالیزیا و لە ئەندۆنیسیا و ئەو شوێنانەوە دێن خەڵکێکی زۆر هێمن و لەسەر خۆن موسڵمانەکانن کە دێن بۆ حەج و عەمرە زۆر هادیئن زۆر بێزیانن ئەفریقیەکان عەزیەتی خەڵکە دەن بۆیە بامانوتان نەکەم درێژەی نەدەمێ پێویستمان بە ئەخلاقە لە زمانە لە دامێنە لە کەسابەتە لە حەڵاڵ خۆریە
ئەمە ئەخلاق معنای دامێن پیسی نییە. هەر کەسێ درۆی کرد ئەوە لە ئەخلاقا نەقسی هەیە. هەر کەسێ معاشی زیندانی سیاسی وەرەگرت و خۆی ئەو مەرجەی تیانە بوو ئەوە لە ئەخلاقا نەقسی هەیە. هەر کەسێ نەفەرێکی مردوو نەچوو ناوی بکوژێنێتەوە لە بایعەکە یا لە مەعاشەکەیە بەناحەق وەری ئەگرت ئەوە لە ئەخلاقا نەقسی هەیە. هەر کەسێ کارەبای ئەدزی ئاوی ئەدزی خیانەتی ئەکرد لە میلەتەکەی لە دینەکەی لە وڵاتەکەی ئەوە لە ئەخلاقا نەقسی هەیە. بۆیە پێویستمان بەوەیە کە هەڵگری ئەخلاقی قورئان بین، بە تایبەتی ئەوانەی کە ئەهلی مزگەوتین، ئەوانەی کە دێین بۆ مزگەوت با نەبینە فیتنە. خوای گەورە فێرمانەکا بڵێن ربنا لا تجعلنا فتنة للذين كفروا. جاری وا هەیە خەڵک لە ڕقی منە، ئەگەر من مەلایەکی خراپ بم دین فرۆش بم لە ڕقی منە خەڵک نوێژ ناکا. بۆیە ئامان با نەبینە فیتنە بۆ خەڵک، با ببینە قودوەیەکی جوان. داواکەم لە خوای گەورە بەرەکەت بڕژێنێتە سەر هەمومانە، تاعات و عیبادەتمان قبول کا، ئەخلاقمان جوان کا، عیبادەتەکانمان لێ قبول کا و ئەخلاقمان ئاخرمان خێر کا. خوای گەورە بیکاتە خیر و بەرەکەت بۆ ئەم کەسانی کە ئیجازیان وەرگرتووە بۆ خۆیان و دایک و باوک و کەسوکاریان. والسلام علیکم ورحمة الله. خوا جەزای مامۆستا باتەوە بۆ تەشیرینەکانی. برا بەڕێزەکان و دوو فێرخوازمان ماوە کە چەند ئاەتێکمان بۆ خوێنن. کاک یەحیا عەلی هەرێکیان 2 دقە. کاک یەحیا فەرموو. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ألف لام ميم. ذلك الكتاب لا ريب فيه هدى للمتقين الذين يؤمنون بالغيب ويقيمون الصلاة ومما رزقناهم ينفقون والذين يؤمنون بما أنزل إليك وما أنزل من قبلك وبالآخرة هم يوقنون أولئك على هدى من ربهم وأولئك هم المفلحون. إن الذين كفروا سواء عليهم أأنذرتهم أم لم تنذرهم لا يؤمنون. ختم الله على قلوبهم وعلى سمعهم وعلى أبصارهم غشاوة ولهم عذاب عظيم. خواجوبات وكاك يحيى. كاك داود رشيد. أعوذ بالله من الشيطان الرجيم. هل أتاك حديث موسى إذ ناداه ربه بالواد المقدس طواه اذهب إلى فرعون إنه طغى فقل هل لك إلى أن تزكى وأهديك إلى ربك فتخشى فأراه الآية الكبرى فكذب وعصى ثم أدبر يسعى فحشر فنادى فقال أنا ربكم الأعلى فأخذه الله نكال الآخرة والأولى
إن في ذلك لعبرة لمن يخشى أأنتم أشد خلقا أم السماء بناها رفع سمكها فسواها وأغطش ليلها وأخرج ضحاها والأرض بعد ذلك دحاها أخرج منها ماءها ومرعاها والجبال أرساها متاعا لكم ولأنعامكم. خوا جەزات باتەوە کاک داود. برا بەڕێزەکانم دەستەکەین بە دابەشکردنی خەڵاتەکان. سەرەتا مامۆستا مەلا حەسەن مامۆستاییان فەرموو بۆ دابەشینی خەڵاتی یەکەم پلەی یەکەم کاک دیار قادر مەبلەغێکی پارەیە 150,000 دینار کاک دیار فەرموو. کاک حەسەن کاظم 85,000 دینار. سێم کاک محەممەد ئەحمەد 6,000 دینار. مامۆستایان خوازە بات یاڕۆژ خوازە بات. مامۆستا زمناکۆ فەرموو کاک داود ڕەشید 50,000 دینار. کاک شاهین هیجران 40,000 دینار. مامۆستایان خوازە بات یاڕۆژ. مامۆستا مەلا عەباس فەرموو کاکە کەیوان کەماڵ 40,000 دینار. کاک یەحیا عەلی 35,000 دینار. خوازە باتەوە مامۆستاییان. مامۆستا مەلا تارق فەرموو کاک محەممەد عومەر 35,000 دینار. کاک ئەحمەد فاضل 35,000 دینار. مامۆستایان خوازە باتەوە. مامۆستا یوسف فەرموو کاک ڕێباز قادر 1 قاتی کوردی. کاک دیار سەرتیب بە هەمان شێوە. مامۆستایان خوازە بات یاڕۆژ. کاک جووتیار ئەحمەد کەسی نییە لێرە وەریگرێ. کاک جووتیار خۆی لێرە ئامادە نییە. کاک عەبدوڕەحمان مامۆستا ئەحمەد فەرموو مامۆستا ئەحمەد فەرموو 1 ئوتی. ئەوتێکی تیشانی کاکە جووتیارە. خوازاتان باتەوە کاک مامۆستایان دەستخۆش بێخ. لە کۆتاییە سوپاس و دەستخۆشیەکی بێپایان بۆ خێرخوازە بەڕێزەکان بۆ بەڕێزانەی کە بە مادی و کە بە معنەوی هاوکاری ئەم بنکەیەن. خوای تەعالا مەئجوریان کە، خوای تەعالا پاداشیان باتەوە.